دکتۆر سەردار لە نێوەندی قەیرانی ئابووری لە نێوەندی بڵاوبوونەوەی پەتایی ڤایرۆسی کۆرۆنادا ناکۆچە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا هەروە دێ و زیاتر قوڵ دەبنەوە بەکوێ دەگات؟ قەیرانی هەرێم قوڵتر بووە ئێستا لە جاران چونکە هەم سیستەمی سیاسی هەرێم هەم سیستەمی ئابووری هەرێم هەم لە ڕووی کۆمەڵایەتی و پەیوەندی حکوومەت و هەرێم هەمووی لە قەیراندایە. ئەگەر جاران لە ڕووی ئابووریەوە حکوومەتی هەرێم ئەیتوانی خەڵک دابمەزرێنێت یان کار بۆ خەڵک دەزێتەوە ئەوە لە چەندین ئاستا گەشتۆ دەبن بەس لەوەی کە قەیران لە نەوتا هەیە قەیران لە ئەوە هەیە کە حکوومەت ناتوانێت خەڵکی دابمەزرێنێ هەم چونکە نە پێویستی پێیەتی نە جێگای هەیە نە دەتوانێت بیان خاتە سەرکاروە ناتوانیوێتی کەرتی تایبەت یا بواری تر کاتەوە بۆ ئابووری بۆەوەی کار دابینکە بۆ خەڵکیانی هەتا ئێستا لە ئەجندای حکوومەتی هەرێمە شتێک نییە بە ناوی کاردابینکردن ئەمە بۆی قەیرانێکە هەموو ئەمانە وای کردووە چونکە قەیران چارەسەر ناکرێت قەیرانی تری لێ بێتەوە کاتێک تۆ نەتوانی قەیرانەکە چارەسەرکەی بەوەی کە لە دۆخێکە ڕەنگە ئابووری ڕێعی ئابووری ڕێنچێ یابووری کرێخۆری بۆ چارەسەر بێ بۆت بەڵام ئەمە تا ماوەیەکە بێن هەمیشەیی نییە لە هەموو دنیا ئەمە وایە یان هیچ سیستەمێکی سیاسی بۆ هەمیشەیی نییە هیچ سیستەمێکی ئابووری بۆ هەمیشەیی نییە پێویستە هەمیشە پیادەچوونەوەی بۆ کرێ نوێکاری تا بکرێت بە فراوان بکرێت ئەگەر یارمەتی بەڕای جەنابە ئێستا ئەم ناکۆچی سیاسیانی کە لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا هەیە ئەڕوا بەرەو ئەوەی کە بڵێن جارێکی تر ئەزمموی دوو ئیدارەی لە هەرێمەکەدا دووبارە بێتەوە ئەوەی کە ئێستا بە لا مەرکەزی پارێزگاکان ناودێری دەکەن من بڕواناکەم ئەو دوو ئیداریەی کە هەبوو جاران جارێکی تر دووبارە بێتەوە چونکە بەرژەوەندی ئابووری گەورە هەیە لە نێوان هێزە سیاسیەکانە کە ئەیانەوێت درێژەی پێبدەن پەری پێبدەن و لە ئەو پێکهاتی هێزە سیاسەکان وەکو جارانیە وە کۆمەڵگای کوردیش ئامادەنیە بۆ ئەوە هەموو ئەمانە واکات ئەم یاریەی کە هەیە تەنها لە ئاستێکدا بمێنێتەوە نەچێتە ئەوەی کە پەرتبوون دروست بێت ڕەنگە بەڵەو جۆرێک لە لامەرکەزی بڕۆین بەڵام ئەوەی تا ئێستش ئەوترێت من تا ئێستا ڕوانگەیەک و دنیابینیەکی ڕوونم نەبینیوە کە ئایا ئەمە چ مەبەستە لێ چونکە لامەرکەزی بە مانای پەرتبوون نایە بە مانای جیابوونەوە نایە بەڵکو جۆرێکە لە باشترکردن و نزیکردنەوەی حکوومەت لە خەڵکی و بەڕێوەبردننی ئەمە لە شەستەکانەوە بانکی نێودەوڵەتی بانگەشی بۆ کاوەکو شێوازێک بۆ کەمکردنەوەی خەرجی بۆ نزیکردنەوەی حکوومەت لە خەڵک بۆ باشتر بەڕێوەچوونی کاروباری خەڵک یا لە ڕووی داراییەوە لە ڕووی ئیداریەوە وەتایش نییە ئایا ئەمە تەنیا خیتابێکی سیاسیە یا مەبەست لێ ئەوەیە کە ئیدارەیەکی باشتر بێتە ئاراوە حکومدارێکی باشتر بێتە ئاراوە ئابووری بە باشتر بەڕێوە بچێن تا ئێستێمە بەرچاوڕوونیەکمان نییە جگە لەوەی کەم ئەو هەرایە بەداخۆ لە دنیای کوردیە زۆر سەرێکرێ بەڵام هێشتا ڕوون نییە یان هێشتا نازانی ڕاستی ئایا بەرنامەیە استراتیژی بەڵێ ئەگەر ئەمە وەکو فشارێکی سیاسی بێ ئەم مەسەلەی لامەرکەزیەتی کە باز دەکرێت چ ئەندازەیەک بۆ متمانەی نێوان ئەو لایەنانە دێنێتەوە بە تایبەتیش مەبەست لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەشداری سەرەکی حکوومەتی ئێستایی هەرێمن چ متمانەیەک لە نێوانیاندا دەهێڵێتەوە تێگەیشتنێکمان هەبێ بۆی چ جۆرە پەیوەندیەکە لە نێوان پارتی و یەکێتیە لە نێوان پارتی و یەکێتیە لە دوای نەوەدەکانەوە پەیوەندی هاوسەنگی هێز هەبووە ئەم دوو هێزە وایان لە مامەڵە لەگەڵ یەکترا کردووە کە هەردووکیان دوو هێزی سەرەکین دوو جەمسەرن لە ناوکای هەرێمی کوردستانە و یەکتری هاوسەنگەکەن بەڵام لە چەند ساڵی ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان گواستوێتەوە بۆ قۆناغێکەوە هەستەکە هەژەمونیەتی هەیە بەسەر هەرێمی کوردستانە و هێزەکانی تر بوونیان هەیە بەڵام ناتوانن یان لەو ئاستان نین کە هاوتای ئەو بنیا جەمسەرێکی تر بن یا لە بڵێم هاوسەنگی بۆ ئەو دروست ئەم گواستنەوەیە لە هاوسەنگی هێزەوە بۆ هەژەمونیەت وای کردووە کە
یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا تووشی قەیرانی ناسنامە بووە ئایا ئێمە ئەتوانین دۆخەکە بگەڕێنەوە بۆ قەیرانی بۆ دۆخی هاوسەنگی هێز ئایا ئەتوانین جارێکی تر بگەڕێنەوە بۆی وەکو دوو جەمسەری هاوتا لە ناوکای هەرێمی کوردستانە مامەڵەکەن ئێستا ئێمە لەو دۆخاین کە یەکێتی هەوڵەدا لە ڕێگەی خیتابی لا مرکزی و ئەم دۆخە شەڕی ناوخۆ نەرمەی کە لە میدیاکانە ئەیبینین ئەمانەوە هەمووی هەوڵە بۆ ئەوەی کە جۆرێکی تر لە هاوسەنگی هێز بێتەوە کایە جوود جەمسەری بێتەوە کایە ئیتر ئایا لە ڕووی واقعەوە بێ لە ڕووی بەڵێ بەڵام پرسیارەکە یانیەمانەکە بە دوا پرسیارم لەوەدا ئایا نەوەی نوێی بارزانیەکان وەنەوەی نوێی تاالبانیەکان تێگەشتێکی ئەوەندە گەوریان هەیە بۆ ئەم مەسەلەی هاوسەنگیە یا خۆ ڕکابەریەکە زیاتر قوڵەکانەوە لە بینی خۆیاندا هەردووکیان لە سەرەتای دەستپێکردنی قۆناغی حکومداریان بە دوای ئەوە ئەگەڕێن کە چۆن خۆیان نمایشکن و چۆن پێگەی خۆیان دەرخن و لە دۆخێکان بە دوای ئەوە ئەگەڕێن چۆن جۆرێک لە پەیوەندی دروستکەن ئێستا ئەم پەیوەندی هەیە لە گرژیدایە بەڵام من وا هەست دەکەم کۆمەڵێک بنەما هەیە کە لە ئەنجامە نەوە نوێەکەی ئەم دوو بنەماڵەیە لە ئەنجاماگەنە ئەو ڕێکەوتنەی کە درێژە بدەن بەو شێوازەی کە هەبوو شێوازی ئاسینیە دکتۆر سەردار زۆر سپاس دەکەم بۆ تێبینی سەرنجەکانت خۆشحاڵ بووم